الجلسة. ئەنجومەنی نوێنەرانی عێراق دانیشتنی ژمارە سیوەکی ساڵی چوارەمی یاسادانانی خۆی ئەنجامدا و یەکێک لە تەوەرەکانی وەک پێشتر بڕیاری لەسەردرا بوو داوتوێکردنی پرسی پەرلەمانی کوردستان بوو کە ساڵێک و 6 مانگ و 18 ڕۆژ بەسەر پەخستنیدا تێدەپەڕێت. سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانیش لە کۆتایی دانیشتنەکەیدا بەڵێنی دا دەستەی سەرۆکایەتی داڕشتەیەکی یاسایی لەو بارەیە دەربکات. ژمارەیەک پەرلەمانتار لەو دانیشتنەدا لەبارەی پەخستنی پەرلەمانی کوردستانەوە قسەیان کرد. عەواد عەوادی پەرلەمانتاری کوتلەی ئەحراری سەر بە ڕەوتی سەدر وتی پەخستنی پەرلەمان کاریگەری خراپی هەیە. پێویستە دەنگی پەرلەمانتارانی عێراق بگەێنینە هاوڵاتیانی هەرێم. عەوادی وتیشی دەکرێت سەرۆک کۆمار لەبارەی پەخستنی پەرلەمانی کوردستانەوە دەستوەر بدات. بەو پێی ئەو پارێزەری دەستورە و دادگای فیدراڵی و ئەنجومەنی نوێنەرانیش دەتوانن ڕۆڵی چارەسەر لەم کێشەیەدا ببینن. عەمار توعما سەرۆکی فراکسیۆنی فەزیلەش پەخستنی پەرلەمانی کوردستان بە کارێکی نادروست ناوبردوو داوای لە هەموو لایەنەکانی کوردستان کرد لە پێناو گەیشتن بە دیالۆگ سازش بۆ یەکتی بکەن. توعما پێشنیازیشی کرد کە ئەو دیالۆگە بە بەشداری هەرسێ سەرۆکایەتەکەی عێراق ئەنجام بدرێت. فراکسیۆنی گۆڕانیش لەسەر زاری کاو محەممەد سەرۆکی فراکسیۆنەکەەوە ڕایگەیان کە لە کارخستنی پەرلەمان لە کارخستنی پرۆسی سیاسی و لایەنی چاودێریە لە هەرێم داوا لە پەرلەمانی عێراق دەکەین لەم پرسەدا ڕۆڵێکی کاریگەر بجێڕێت. هەر لە فراکسیۆنی گۆڕان ئەمین بەکرد جگە لەوەی لە کارخستنی پەرلەمانی کوردستان بە کارێکی ماترسیدار و نایاسایی وەسف کرد، هەروەها ڕەخنەی لە هەڵوێستی ئەنجومەنی نوێنەرانی عێراق گرت و هەڵوێستی ئەوی لەو کێشەیەدا بە ناڕوون و تەمومژایی ناوبەرد. عەباس بەیاتی پەرلەمانتاری دەوڵەتی یاساوتی پەرلەمانی کوردستان بەرهەمی قوربانیدانی گەلی کوردە و یەکەم پەرلەمانیشە نوێنەرایەتی کورد لە هەرێمی کوردستاندا دەکات. بەیاتی داوای کرد کە کێشە نێوخۆیەکانی هەرێمی کوردستان لە نێو پەرلەماندا چارەسەر بکرێت و وتیشی داواش لە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران دەکەم دەست پێشخەریەک بکە بۆ کۆکردنەوەی هەموو لایەنە ناکۆکان و دانیشتن لەسەر یەک مێزی گفتوگۆ بکات. وقراءة آيات من الذكر الحكيم. لای خۆیەوە موسەنا ئەمین سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی ئاماژەی بۆ ئەو کرد کە پەرلەمانی کوردستان دامەزراوەیە کە نوێنەرایەتی ویژدانی گەلی کورد دەکات و وتیشی پەرلەمانی عێراق دەسەڵاتی معنەوی هەیە کە کار لەسەر چالاکردنەوە و بەگەڕخستنەوەی پەرلەمانی کوردستان بکات. بەختیار شاوەیز لە فراکسیۆنی یەکێتی چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستانی با چالاکردنەوەی پەرلەمانەوە بەستەوە. لە بەرامبەر سەرجەم دەنگە ناڕەزایەتەکاندا موحسین سەعدون پەرلەمانتاری فراکسیۆنی زەردی پارتی پاڵپشتی لە پەخستنی پەرلەمانی کوردستان کرد و وتی داخستنی پەرلەمان بەهۆی ئەنجامدانی دانیشتێکی نایاساییەوە بووە کە بە ئامادەبوونی کۆمەڵێک کەسایەتی دەرەوەی عێراقی ڕێکخراوە. موحسین سەعدون وتیشی تاوتوێکردنی دۆسیەی پەخستنی پەرلەمانی کوردستان لە نێو پەرلەمانی فیدراڵیدا نادەستوریە. خەڵەف عەبدوسەمەدیش پەرلەمانتار لە لیستی دەوڵەتی یاسا جەختی کردەوە کە گۆڕینی سەرۆکی پەرلەمانی کوردستان پێویستە لە ژێر سایە و لە نێو هۆڵی پەرلەمانی کوردستاندا بێت. ئەو پەرلەمانتارەی دەوڵەتی یاسا لایەنەکانی کوردستانی لەوە ئاگادار کردەوە کە دەکرێت بۆ چارەسەرکردنی ئەم پرسە پەنا بۆ دادگای فیدراڵی عێراق بەرن. لە کۆتاییدا سەلیم جوبوری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیان لەبارەی پەخستنی پەرلەمانی کوردستانەوە دەستەی سەرۆکایەتی کار لەسەر داڕشتەیەکی یاسایی گونجاو دەکات کە جێبەجێ بکرێت.